ویش تناتوزێک لە ڕیتم دەرچوو بەڵام هەردووکمان زۆر باشی گۆرانەکەمان پێشکەش کام کوڕیتیانە بەڵام ئینشەڵڵا گرنگ ڕای خەڵکیە بڵێ بێ ناخۆشترین شت کە منە یەکەم ئێستاوەی ئاگام لە گۆرانەکانی ئێوە نیە ئەگینا هەموو شتەکانی تری خۆشە وایە ڕاستە ئەی سترێس بووی سترێس نەبووی کاتی گۆرانێتن چۆن بوو واللهی هەستم هەر کە سترێسم بۆ پێیابێ بەڵام کە چووم بۆ شێوەیە نەبوو کە تەوەقع مەکرد سترێسمان نەبوو بەڵێ سلااوان لێبێ دووبارە بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار هاتینەوەلاتان بە گرروپێکی نوێ دەست پێ دەکەینەوە گروپی تۆ بەڵێنم پێ بدا کە لە چەند بەشداربوویەک پێک هاتووە لەلایەن مامۆستا بە یارەوە ڕاهێنانیان پێکراوە دەرباس بەڵێ گروپی تۆ بەڵێنم پێ بدا ساسان محەممەد ئاناهید یاد نەوزاد شیلان محەممەد و کەوێ بۆی بیان بینین بەرلەوەی بێنە سەستێژ جینە باچینە لای هاوکارمان